سڵاوتان لێبێ خۆشەویستان، هەوڵ دەدەین لەم ڤیددیوێدا باز لە داهاتووی هەمووان بکەین. بابەتەکەش کۆتایی دنیاە. تەماشاکردنی ئەم ڤیددیوەیە کەمێک قورسە، چونکە لەگەڵ خۆم دەتبەم لە سەفەرێکی سەختدا بۆ ڕۆژی قیامەت و هەوڵ دەدەم بیهێنمە بەرچاوت کە قیامەت چۆنە، چونکە ئەوەی پیشانی دەدەین تەنها بۆ تێگەیشتنە لە ڕۆژی قیامەت، وەک ئەوەی دوای ساڵانێک بیبینیت. بێگومان تەنها خوددا دەزانێت کەی ڕوودەدا، لەوانەیە کەمی مابێت، بە پێچەوانەشەوە لەوانەیە زۆری مابێت. گرنگ ئەوەیە کە هەموو نیشانە گەورە چاوەڕوان کراوەکان جێبەجێ دەبن. بەڵام پێش ئەوەی دەست پێ بکەین، لایکی ڤیددیۆکە لە بیر مەکەن ئەگەر بابەتەکەتان بەدڵ بوو، و هەروەها سەبسکرایبی کەناڵەکەشمان بکەن بۆ ئەوەی هەمیشە ئاگاداری بابەتەکانمان بن. ئێستاش با دەست پێ بکەین. دوای ئەوەی فرمانی خودای گەورە دەردەچێت بۆ ڕۆژی قیامەت، نەفخەی سوور لێ دەدرێ. دواتر ئەوەی لە زەوی و ئاسمانەکانە ڕۆحی دەکێشرێ، جگەلەوەی کە خوای گەورە دەیەوێت بمێنێتەوە. دوای ئەوەی فریشتەی مەرگ ڕۆحی هەمووانی کێشا، پاشان بەرز دەبێتەوە بەرەو ئاسمان، و خودای گەورە فرمانی پێدەکا کە ڕۆحی تەواوی فریشتەکان و میکائیل و ئیسرافیل بکێشێ. فریشتەی مەرگیش ڕۆحی هەموویان دەکێشێ. دواتر خودای گەورە فرمان بە فریشتەی مەرگ دەکات کە بمرێت، بۆیە فریشتەی مەرگیش دەمرێت و کۆتایی پێدێت، و تەنها ئەو زاتە دەمێنێتەوە کە هەرگیز نامرێت. ئەویش خودای گەورەیە. هیچ سەرکردە و پاشایەک و وەزیرێک و دادوەرێک نامێنن، تەنانەت کەسانی دەوڵەمەند و هەژاریش نامێننەوە، و دنیا بێدەنگ دەبێت و بۆشاییەکی گردوونی دروست دەبێت، و زەوی بەم شێوە بێدەنگە بۆ ماوەی 40 ساڵ دەمێنێتەوە. بێدەنگیەکی بێکۆتا لەو ماوەیەدا بەردەوام دەبێت، بەڵام دوای ئەوە بێدەنگی دەشکێت، و خودای گەورە سەیرێکی دنیا دەکا کە بێدەنگە و دەڵێت لیمەنی المولک اليوم، واتە دەسەڵات و خاوەندارێتی بۆ کێیە ئەمڕۆ؟ خۆی گەورە و میهرەبان خۆی وەڵام ئەداتە و ئەڵێ لله الواحد القهار، واتە دەسەڵات و خاوەندارێتی تەنها بۆ خودای تاک و تەنهایە. بیهێنە بەرچاوت کە دواتر خودای گەورە ئیسرافیل جارێکی تر زیندوو ئەکاتەوە، و فرمانی پێدەکا کە نەفخەی کۆتایی لێ بدە، کە لە توندی و بەهێزی ئەو لێدانە هەمووان زیندوو ئەبنەوە، کەمە بەستم بریتە لە من و تۆ و هەموو ئەوانەی کە لە سەردەمی تۆ مردوون، و هەموو ئەوانەشی کە پێش تۆ مردوون. دواتر من و تۆ و هەموو مرۆڤەکان بەرەو خاکی مەحشەر هەنگاو دەنین. جا هەنگاونانێکی بەردەوام بە شێوەیەکی وا کە وەسف ناکرێ، و بە شێوەیە کە هەموو ڕەهەند و ئاستەکانی سەروی ئاستی عەقڵی دەبڕین، و ئەمەش پێی دەوترێت قیامەت. پەروەردگارمان ئەو خاکی کە لە سەرین دەیگۆڕێ بە خاکێکی نوێ، زەویەکی سپی کە تێکەڵە لەگەڵ هەندێک ڕەنگی سووری کاڵ، و زەویەکی ڕێک و پێکە، و خودای گەورەش زاناترە. هەروها خۆر زۆر لێمان نزیک دەبێتەوە. هەروها هەمووان کۆ دەکرینەوە و هەمومان لە تەمەنی 33 ساڵی دەبین. هەمومان لە ڕیزەکان دەوەستین و بە خێرایی پێشڕەوی دەکەین یەک بە یەک، و دڵی هەمووانیش ترساوە. هەروەها بە تەواوی ڕوود دەبین لەو کاتەدا، و سەرقاڵی هیچ شتێک نابین جگەلەوەی کە تێیداین، کە حاڵەتێکی دابڕانی ڕۆحی دنیاییە، و قۆناغێکی نوێی هۆشیاریشە، بەڵام زۆر ترسناکە. ئەوەی لەوەش ترسناکترە ئەوەیە بیهێنیتە پێش چاوت کە هەموو مرۆڤەکان لە تەنیژێک ڕێزکراون کە دیمەنێکی چەند سام ناکە. هەمویان بەم شێوەیە لە تەنیژێکترەوە کۆکراونەتەوە و چاوەڕێن، کورد و عەرەب و بیانی و مولحید و موسڵمان، و ڕەش و سپی و وەزیر و کەسانی هەژار هەمویان یەکسانن، و لە خاکی کۆبوونەوە کەشدا وەستاون. بەڵام خۆر زۆر نزیکە لێمان، بەڕادەیەک بەو شێوەیە نیە کە لە زەوی ئێستا لێمان دوورە، بەڵکو نزیک و چەسپاوە تا ئەو ڕادەی کە پلەی گەرما کەسانێک لە نێو ئارەقی خۆیان دەخنکێنێت، کەسانێکی زۆر لە سڕی گەرما و توندی زۆر بەرگە ناگرن و دەخنکێن. خی گەورەش بمان پارێزێ. و حەوت کۆمەڵی مرۆڤ هەن کە خوددا لە سێبەری خۆیدا دەیان پارێزێت، لەو ڕۆژەی کە هیچ کەسێک نابێتە سێبەر بۆ کەس. وەیە داواکارین خودای گەورە لەو حەوت کۆمەڵەیە هەژمارمان بکە. ئەو حەوت کۆمەڵەیەش بریتین لە دەسەڵاتدارێکی دادپەروەر، و گەنجێک کە لە گوێڕایەڵی خوددا گەورە بووە، هەروها دوو کەس کە لە پێناو خوددا یەکتریان خۆش بوێ، و پیاوێک کە پارەکەی بەخێر دەبەخشێت تەنها لە پێناو خوددا، نەک بۆ خۆ دەرخستن لە نێو خەڵکدا، هەروها پیاوێک کە دڵی پەیوەستە بە خۆشەویستی مزگەوتەکانەوە، هەروها پیاوێک کە ژنێک حەڵالی خۆی نییە زۆری لێ بکە بۆ ئەنجامدانی زینە، و پیاوەکە ڕەتی بکاتەوە بڵێ لە خوددا دەترسم و کارێکی وان ناکەم، هەروها پیاوێک کە فرمێسکی ڕژاندووە لە پێناو خوددا، ئەوانی تر بەوەستان دەمێننەوە و لە ئارەقی خۆیاندا دەخنکێن، کە بەهۆی توندی گەرمی خۆرەوە ناتوانن بەرگەی هیچ شتێک بگرن. هەروها تاریکیەکی زۆر دروست دەبێت
کە هیچ دەربازبوونێکی نییە و لەو کاتەدا کۆمەڵێک مرۆڤ دەدرەوشێنەوە کە سپین وەکو بەفر ئەوانیش ئەو کەسانن کە شەو نوێژیان ئەنجام داوە بیهێننە بەرساوتان کە ئەو کەسەی لەم تاریکێ دەمێنێتەوە چێژ لە هیچ سێبەر و ڕووناکیەک وەرناگرێت دەبێ بۆ ماوەی چەندێک بێ ماوەیەکی زۆرە ماوەی 50,000 ساڵ بە پێوەری ساڵی مرۆڤایەتی بەم شێوەیە دەبێت بێگومان ئێمە دوای مردنمان دووبارە زیندوو دەکرینەوە بۆیە با چاکە کاربین خودای گەورەش ئاینێکی زۆر ڕوونی بۆ ناردوین و باسی زۆر شتشی بۆ کردوین ئەویش بۆ تێگەیشتن لە هەموو مێژووی مرۆڤایەتی و زەوی لە دروستبوونی ئادەمە و دابەزینشی بۆ سەرزەوی و قابیل و کوشتنی براکەی هەروها ڕزگاربوونی کەشتێکی نوح لە لافاوەکەدا و یونس سەلامی خودای لەسەر بێ کاتێک لە سکی نەهەنگەکە مایەوە هەروها ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ کە خودای گەورە فەرمانی بە ئاگرەکە کرد کە نەیسووتێنێت هەروها موسا کە دەریا لە بەردەمیدا جیا دەبێتەوە هەروها پێغەمبەر عیسا لە بەردەم نێردراواندا لەسەر مێزی گفتوگۆ هەروها پێغەمبەرمان محەممەد درودی خودای لەسەر بێ کە لە خەندەقدا گیری خوارد و قوڕیشیەکان بە نۆرە زیانیان پێیگەیان لە شەڕی ئوحود ئەی ئێمە چین بە بەراورد بەوان بە هەر حاڵ با لەگەڵتان بچین بۆ قۆناغی دواتر و بزانین چی ڕوودەدا هەمووان ئامادەن و وەستاون و هەمووان تین و گەرمایانە و ئارەقەش دەکەن لە ناکاو پێغەمبەر محەممەد درودی خودای لەسەر بێت دەردەکەوێت لە لای حەوزێکی ئاوی بێکۆتا و ئاو دەدا بە کەسە باشەکانی ئومەتەکەی و ئەوەی یەک جار لەم ئاوە بخواتەوە هەرگیز تینووی نابێتەوە جارێکی تر دوای ماوەیەک هەر یەک لە پێغەمبەران حەوزێکی لەو شێوەیە دەبێت و هەر پێغەمبەرێک دەست دەکات بە ئاودانی مرۆڤە باشەکانی ئومەتەکەی بیرکردنەوەکانیشن ناوەستێت دەربارەی چارەنووست نازانیت کە بەهەشتی دیان دۆزەخی کردەوەکانیشت بەس دەبن بۆ ئەوەی بچیتە بەهەشتەوە و نابنە هۆی ئەوەی کە تۆ بۆ چەندین ساڵ بچیتە دۆزەخەوە یەکێک لە ناخۆشترین هەستەکانی مرۆڤ تا ئێستا پەشیمانیە کە دەست دەکا بە خواردنی بیرکردنەوەکانت بەبێ بەزەیی وێ با هەمیشە چاکە کاربین تا تووشی پەشیمانی نەبین پاشان ئەو کردەوانت پیشان دەدرێت کە لە دنیا ئەنجامت داوە وە کاتێک بیان و دەهێنیتەوە دەبینیت دەستەکانت شایدی دەدەن کە تۆ ئەمەت کردووە و قاچەکانیشت شایەتی دەدا کە تۆ ئەمەت کردووە هەتا دوایی تەنانەت جەستت کە لەو کاتەدا دەتوانی زیاتر لە هەموو شتێک متمانت پێی هەبێت گوێ ڕایەڵی تۆ نابێت ئەمە گەورەترین ڕاستیە کە وەکو هیچ کامێک لە ڕاستی دەروون ناسەکان و چاکسازی خوازەکانی کۆمەڵایەتی نییە تۆ لەو کاتەدا تەنیایت و بە شێوازی خۆت نیت ئینجا دیسان دەوەستیت و هەموو جەستت لە پەشیمانیدا دەلەرزێت ئاواتی لە ناوچوون دەخوازی و لە ناکاو دوای چاوەڕوانیەکی زۆر ئاسمان تاریک دەبێت بە جۆرێک لە جۆرەکان وەک ئەوەی هەورێکی گەورە لە شوێنێکی نادیارەوە دەرکەوت بێت ئەم هەورە بەردەوام دەبێت لە نزیک بوونەوە لە سەرەوەی مێشکی یەک بە یەکمان لە ناکاو کتێبەکانی لێدێنە خوارەوە وەکو باران کتێبەکان بە یەک جار دەکەونە بەردەممان و هەر یەکێک لە ئێمە کتێبێک بە زمانی خۆمان بە شێوەیەکی ئۆتۆماتیکی وەردەگرین بەم شێوەیە هەر کەسێک کتێبێک بە دەستی ڕاست بگرێت دەبێتە یەکێک لە ئەهلی ڕاستەکان و دەچێتە بەهەشتەوە بەڵام هەر کەسێکش کتێبەکەی بە دەستی چەپ بگرێت قەدەری دۆزەخ دەبێت خوددا پەنامان بات چونکە کردەوەکانی چەوتن و لە کتێبەکەیدا تۆمار کراون و داهاتووی دیاری دەکەن دەمەوێت ئەو ساتانە لە خەیاڵتان تۆمار بێ کە ئەم کتێبانە بەو شێوەیە بە هێواشی لە ئاسمانەوە دەکەونە خوارەوە ئایا پێشبینی دەکەی بە کام دەست کتێبەکە وەرگری ڕاست بێت یاخود چەپ بە دڵنیاییەوە دڵت دەلەرزێت لە بەرامبەر ئەو چارەنووسەی کە تووشی دەبیت باوەڕ بکە هەموو ئەمانە بەسەرت دادێ و ئەو کتێبەش ناوی تۆی لەسەر دەبێت و لە ناوی هەموو کردارەکانت تۆمار دەکرێت و قسەکانت یان هەر درۆیەک کە کردوتە و هەر کارێک کە کردوتە ژماردنی لەسرە هەر تۆمەتێک کە کردوتە یان وتوتە لەسرت تۆمار کراوە و هەموو شتێک کە لە بیرت بێ یان لە بیرت چۆتەوە لەو کتێبەدا نووسراوە و دەست دەکەی بە خوێندنەوەی ئەو شتانی کە کردوتە لە دنیا نیگەرانیش مەبە چونکە کات و وزەی پێویست هەیە بۆ خوێندنەوەی هەموو شەیەک و هەموو پیتێک تۆ لەوانەیە ئێستا بڵێ کە ئەم کتێبە گەورەیە و چۆن تەواوی بکەم دڵنیا بە ئەم کتێبە بە تەواوی دەخوێنیتەوە و لە ناکاو هەست دەکەی هەموو شتێکت لە بەردەمدایە قورئانێک حکم بەوە دەدا کە ڕێز لە دایک و باوک بگری و نوێژ و زەکات و ڕۆژ و ئەنجام بدەی و هەموو پێویستیەک بۆ سوودی خۆتە کەواتە ئیتر بۆسی پابند نەبین و کاری پێ نەکەین دواتر ڕادەکەین بۆ لای پێغەمبەرمان محەممەد درودی خودای لەسەر بێ و ئەڵێن ئەی پێغەمبەری خوددا شەفاعەتمان بۆ بکە لەگەڵ پەروەردگاری هەموو جیهان وەیە پێغەمبەر محەممەد درودی خودای لەسەر بێ
پێشڕەوی دەکا لە شەفاعەت بۆ ئومەتەکەی بۆیە پەروەردگارمان ڕەحم بە ئومەتی موحەممەد دەکا ئەویش بۆ ئەو کەسانێک کە بە ئەندازی گردی لێک ئیمان لە دڵیاندا هەبێت بەڵام ئیمانێکی ڕاستەقینە و دوای ئەوە بەپی کردارەکانمان مامەڵەمان لەگەڵدا دەکرێت یان دەسینە بەهەش یان خوددا پەنامان بدات دەسینە دۆزەخ وە گەورەترین شەفاعەت بریتە لە خێراکردنی حساب لە ڕۆژی ئیزندا وە کاتێک پێغەمبەر شەفاعەتەکەی تەواو کرد هەمووان دەگەڕێنەوە شوێنی خۆیان و قیامەت دەست پێ دەکا کە داواکارین خۆی گەورە لە گوناهەکانمان خۆش بێت تۆش هەندێک یادگاری بەم شێوەیە دەهێنیتەوە بیرخۆت و بیر لەوە دەکەیتەوە کە شەیتان چەندە یاری لەگەڵ کردید لە دنیای کاتیدا و تۆ لە جیهانی کۆتاییدا سوودی لێوەرناگری ئەویش لە کاتی وەستان و ڕزگار بوونت لەو شوێنە دواتر مۆڵت لە خودای گەورە دەردەچێت بۆ سوزدە بردن بۆیە هەمووان فەرمانیان پێدەکرێت سوزدە ببن هەندێک دەچنە سوزدە چونکە لە دنیادا ئەنجامیان داوە بەڵام کەسانێک هەن بە هیچ شێوەیەک ناتوانن سوزدە ببن و بە شێوەیەکی ڕق و ڕاوەستا و دەمێننەوە دواتر ئەو کەسانە دەست دەکەن بە گریانێکی زۆر بەڵام بێسوودە و بیریان دێتەوە کە هەر جارێک گویان لە بانگەوازی نوێژ بواە لە شوێنی خۆیان هەڵنەدەستانەوە مرۆڤ بەڕاستی کەمتەر خەمە لە مافی خۆی بەرامبەر بەخۆی و دوای کۆتایی هاتنی فەرمانی سوزدا دووبارە دەگەڕینەوە بۆ شوێنی ڕاوەستانمان پاشان دوای ئەوەی هەمووان وەستاون لە ناکاو گوێمان لە هاوارێکی بەرز دەبێت هاوارێکی گەورە لە ژمارەیەکی زۆر لە خەڵکی مەحشەر دەردەچێت ئەمانە ئەو کەسانن کە لە ناکاو کوێر دەبن و هەروەها ئەو کەسانن کە لە دنیادا کوێر بوون لە ئاستی ئیسلام و نوێژیان نەدەکرد و دوای ئەوەش حیسابکردن دەست پێ دەکا دڵت دەلەرزێت و خێرای ڕووداوەکان زۆر تووشی ترست دەکا ئای چ دیمەنێکی سام ناکە لەو کاتەدا دەتەوێت بگەڕیتەوە و هەر خراپەیەک کە لە دنیا ئەنجامت داوە هەرگیز ئەنجامی نەدەیت و بەردەوام کاری ساکە ئەنجام بدەیت هەروەها لەوانەیە فێڵ لە کەسێکی زۆر بکەیت ووا بزانیت کە هەرگیز ئاشکرا نابیت بەڵام دڵنیابە لەو ڕۆژەی کە ڕۆژی قیامەتە مافی هەموو مافخوراوان وەردەگیرێت وەیە تکایە با تەوبە بکەین و چاکە کاربین چونکە دڵنیابن لەو ڕۆژەدا لە ترساندا دەلەرزین بەهۆی بینینی ئەم دیمەنە ترسناکانەوە خولەکەکان تێدەپەڕێ ئەگەر بتەوێت پێش بکەوی یان نەتەوێت پێش بکەویت دڵنیابە هەر سڕەت دێت چونکە ئەم لێپرسینەوەیە گشتیە مەبەستم ئەوەی ئەگەر ئازاری کەسێک بدەیت و تەوبەی لێ نەکەیت و داوای لێبوردنی لێ نەکەی ئەوە لەوێ دەتبینێت ئەویش لە کاتی حسابدا تۆڵت لێ دەکاتەوە وەیە کارە باشەکانت لێ دەبات و کارە باشەکانیشت کەم دەبنەوە بەم شێوەیە هەر زیانێک کە بە کەسێک گەشت بێت لێپرسینەوەی لەسەر دەکرێت دواتر ناوت بانگ دەکرێت بەڵێ نۆرەی تۆش دێت لەوانەیە من پێش تۆ بم و ڕەنگە لە دوای تۆ بم و لەگەڵ یەکەم گوناه کە دەیبیستیت گومانت بۆ دروست دەبێت و لە ترساندا بە ناخی زەویەکەدا دەچیت کە تەنها ماوە گۆشتت لە ئێسکت زیابێتەوە وەیە خۆشەویستان بالم دنیا بترسین و گوناه نەکەین تا لەو ڕۆژەدا خوددا بمان بورێت دواتر بە فەرمانی خودای گەورە دووبارە دەگەڕێنرێیتەوە جارێکی تر بیر لە هەر گوناهێک دەکەیتەوە کە کردوتە و دوای ئەوەی حسابت تەواو بوو ئەگەر چاکەکانت زیاتر بوو لە خراپە ئەوە پێسەیرە کە هەندێک خراپەت کردووە کە شەرم دەکەی خەڵک بیبیستێت چونکە تەنها لە نێوان خۆت و خودای گەورە بووە لەو کاتەدا خودای گەورە ڕەحمەتی خۆی دەبارێنێ بەسەرتدا و ئاشکران ناکات و خراپەکانت دەگۆڕێت بۆ چاکە سوبحان الله چەند خودایەکی میهرەبانمان هەیە تەماشای ڕەحمەتی خوددا بکە و تەماشای خراپەکاریەکانی خۆمان بکە وە کاتێک حسابکردنی تەرازوو کۆتایی پێهات ئەوە خەڵکان دابەش دەبنە سەر چەندەها کۆمەڵە هەر کۆمەڵە و لەگەڵ پێغەمبەری خۆی دەبێت کافرەکانش لە دوای کۆتایی هاتنی حیسابەکە بەیەکەوە کۆ دەکرێنەوە بۆ دۆزەخ وە کۆمەڵێک ئاڵا هەیە کە دەچینە پشتێوە پێغەمبەر موحەممەد درودی خودای لەسەر بێ ئاڵایەکی هەڵگرتووە و هەموو پێغەمبەران هەر یەکەیان ئاڵایەکیان هەڵگرتووە و گەلەکەیان لە پشتیانەوە دەڕۆن و نزا دەکەین کە خودای گەورە لە ئومەتی موحەممەد درودی خودای لەسەر بێت هەژمارمان بکە بەم شێوەیە لە پشتی گەورەمان موحەممەد دەڕۆین و کەسانێک لەناو ئێمەدا هەن کە ڕووناکیان هەیە هەر ڕووناکیەک بەپێی کردەوە و کردارەکانی دەدرەوشێتەوە بۆ نمونە هەیە ڕووناکیەکی گەورەی هەیە و هەندێکی تر هەیە ڕووناکیەکەی بچووکە و هەندێکی تریژەیە هیچ ڕووناکیەکیان نییە بەهۆی ئەم ڕووناکیانە دەتوانین بەردەوام بین لە ڕێگاکەدا و ئەوانەی کە ڕووناکیان نییە ڕاستە و خۆ دەکەونە دۆزەخەوە چونکە ناتوانن ڕێگاکە ببڕن با پێکەوە نزا بکەین خودای گەورە لەو ڕۆژەدا لێمان خۆش بێت و بە ڕەحمی خۆی لەو کاتە سەختەدا فریامان بکەوێت با هەوڵ بدەین چاکە کار بین باوەڕم پێ بکە ژیانێکی کاتی ئەوە ناهێنێت کە ئەو دنیای بۆ بسووتێنین دواتر هەمووان بەسەر ڕێگاکەدا دەڕۆن
پاشان پردێک دێتە ڕێمان و پێغەمبەر و سەروەرمان محەممەد درودی خودای لەسەر بێت یەکەم کەس دەبێت کە لەم پردا دەپەڕێتەوە و گیانمان فیدای بێت کاتێک دەپەڕێتەوە لە خەمی ئومەتەکەی دەبێت و چەند جارێک داوا لە خودای گەورە و میهرەبان دەکا بمان پارێزێ لە کاتی پەڕینەوە لەم پردا. خودای گەورە بە ڕەحمی خۆی ڕەحمێکی زۆر دەکات و دەپەڕینەوە لەم پردا و ئەوەی لەم پردە بپەڕێتەوە خودای گەورە لی خۆش بووە و ئەوانەی کە زۆر گوناهکارن و تەوبە ناکەن بەڵام موسڵمانن دەکەونە ناوسینێکی دیاریکراوی دۆزەخ کە تێیدا ئازار دەدرێن تا لە گوناهەکانیان پاک دەبنەوە و خوددا لیان خۆش دەبێت و دواتر دەکرێنە بەهەشتەوە. بەڵام ئەم سزا کاتیە با بەکەم نەزانین و لەو جۆرە کەسانش بە دوور بین چونکە بەڕاستی کاتێکی سەختە. دوای ئەوە هەموو ژیانمان دەبێتە بەختەوەری. بەڵام ئایا دەزانی بەختەوەری واتای چییە؟ بەختەوەری ڕزگاربوونە لە 50,000 ساڵ لە حیسابکردن کە تێیدا تۆ لێپرسینەوە لەگەڵ دەکرێت لەسەر کاری چاکە و خراپە و ڕزگاربوونە لە ژیانی سەختی تۆ لەسەر زەوی و هەموو ناخۆشیەکان کۆتاییان پێدێت. دواتر ڕەضوان پارێزەری بەهەژ وەستاوە و چاوەڕی فەرمانی ئیلاهی دەکا بۆ کردنەوەی دەرگای بەهەشت. فەرمانەکە دێت و دەواازەکانی بەهەشت دەکرێتەوە. ڕەضوان پێشوازی لە یەک بە یەکمان دەکا بۆ چوونە بەهەشت و یەکەمینمان پێغەمبەر محەممەدا درودی خودای لەسەر بێ کە دوای ئەو یەک بە یەک دەچینە بەهەشتەوە. ئێمە سەرمان دەسوڕمێن لەو ڕەحمە زۆری کە خودای گەورە لەو ڕۆژەدا دەیکات و دەیبینین کە پەروەرگارمان چەندە بەخشندەیە کە بەخشندەی خودای گەورە لە توانای خەیاڵکردنی ئێمەدا نییە و ئەوە ئێمەین کە بێباکانە بە دوای چێژە زوو تێپەڕەکاندا ڕامان دەکرد. بەڵام خودای گەورە بەخشندەیە و هەر یەکەمان شانشینی تایبەت بە خۆمان وەردەگرین بەپێی ئەو کارانی کە لە دنیا کردومانن. داواکارین لە خودای گەورە بە بەهەشتمان شاد بکە. بەهەش نەچاو بینوێتی و نەگوێ بیستوێتی. ئەوانەی دەگەنە بەهەشت زۆر دڵخۆش دەبن و هیچ ناڕەحەتیەکیان بیر نامێنێ. ئەوانی دەستنە بەهەشت کەسانی ئارامگر بوون لە دنیا و ئەوانە زۆر ئازاریان چەشتووە و شوکرانە بژێری خودای گەورە بوون. بێگومانش هەرسی لە توانایان بوو بۆ دڵخۆشکردنی خەڵکی و یارمەتیدانیان کردویانە و ئەو کەسانن کە ئومێدیان لە دڵی خەڵکیدا چاندووە و کەسانێکن هەستیان بە بەرپرسیارەتی کردووە و فێڵیان لە خەڵکی نەکردووە. خۆ ئەگەر کارێکی وایان کردبا بەپەلە داوای لێخۆشبوونیان دەکرد و مافی مافخوراوانیان دەگەڕاندەوە. ئەو کەسانن کە بەڕاستی بەرگەی ئەو شتانیان گرتووە کە زۆرێک لە خەڵکی لە دنیادا بەرگەیان نەگرتووە و دەستیان بە ئاینەکەیانەوە گرتووە وەک چۆن دەستیان بە غەڵوزێکی گەشاوە گرتووە. پاداشتی هەموو ئەو چاکانە وەردەگرین کە لە دنیا ئەنجاممانداوە. پاداش وەردەگریت چونکە لە دنیادا هۆشیار بوویت و زانی دنیایەکی کاتیە و بەردەوام یاد و زیکری خودای گەورەت کردووە. ئەگەر لە دوای وەستان تێگەشت بێتی و پندت وەرگرت بێت لەمە دووە بەباشی هەز بە بەرپرسیارەتی دەکەی و بەهای ئەو دەرفەتە بەرز دەنرخێنی کە تێیدا چاکە و خراپەت تۆمار دەکرێت کە هەموو ڕۆژێک لە خەو هەڵدەسیت و هێشتا هەمان گردونت هەیە کە بریتین لە زیهان و ئەستێرەکان و خۆر و زەوی و مانگ و شاخ و دار، هەروەها ڕووبار و دەریاکان و ئاژەڵ و ڕووەک و گوڵ و هەوا لەگەڵ دەنگ و ڕووناکی و تاریکی و خۆشی و ناخۆشی و ئارامی و هەموو شتێک کە لەم گردونەدا بۆ تۆ دروست کراوە کە دەیبیستیت و دەیبینیت کە هەمووی بۆ ئەوەیە سوودیان لێوەربگری. گرنگ ئەوەیە بەهەشت هەموو شتێک لە خۆ دەکرێت کە دەتوانیت خەیاڵی بکەیت و هەموو ئەو شتانشی تێدایە کە عەقڵت نەیتوانیوە خەیاڵیشی بکە چونکە تواناکانی مرۆڤ بۆ خەیاڵکردن سنووردارن. بەختەوەریەکی گەورە توش دەبێت کە ئەویش بەختەوەری هەمیشەییە. بیهێنە پێشچاوت کە یەکەم ڕۆژەکانت لە بەهەشت بەسەر دەبیت و سەرقاڵی ناسینی خۆشیەکانی بەهەشت دەبیت. هەروەها بیهێنە پێشچاوت کە خەڵاتی گەورە چییە؟ خەڵاتی گەورەش بینینی خودای گەورەیە. بەم شێوەیەش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەی ئەمڕۆمان. هیوادارم توانی بێتم لەم ڤیدیۆیەدا سوودێک بە ئێوەی ئەزیز و خۆشەویست بگەێنم. ئێوەش دەتوان لە کۆمنت ڕای خۆتانمان دەربارەی ئەم ڤیدیۆیە بۆ بنووسن و داواکارین لە خودای گەورە کە لە بینینی بەهەشتەکەی خۆی بێبەشمان نەکات. و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت ئەگەر هەر ڕەخنە و پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە و تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.